لێرە لە لێواری ڕووباری گەلی عەلیبەگ خەم و ماتەم باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە. ئەو شوێنەی کە شەوی ڕابردوو گەشتێکی خێزانی تێدا گۆڕا بۆ ڕووداوێکی هاتوچۆ. ئۆتۆمبیلێک کە پێنج سەرنشینی هەڵگرتە بوو کۆنتڕۆلی لەدەستدا و بەرەو قوڵایی ئەم ئاوەلێڵا هەڵدێرا. هەرچەندە شۆفێر و ئافرەتەکە توانیان لە ڕووداوەکە ڕزگاریان بێت، بەڵام سێ منداڵ کە دوو کوڕ و کچێکن و هیدوو خانەوادەن لەگەڵ ئۆتۆمبیلەکەدا کەوتنە نێو ڕووبارەکە و گیانیان لەدەستدا. ئێستا کە چەند کاتژمێر بەسەر ڕووداوەکەدا تێپەڕیون، تیمەکانی غەواس و بەرگری شارستانی بۆ دۆزینەوەی تەرمەکان لە ململانەیەکی سەختدان لەگەڵ کات و تیژڕەوی ئاوەکە. بەڵام هێشتا تەرمی منداڵەکان و ئۆتۆمبیلەکە لە نێو ئەم ئاوەداون و نەدۆزراونەتەوە و گەڕان بە دوایاندا بەردەوامە. بەڵێ بەداخەوە ئەمە لە دوێ شەوێمان خەریکی گەڕانین بە دوای ئەم قوربانیانەدا کە سێ قوربانیمانەیە بە ئومێدەوەی کە بتوانێت هەرچی زوو لە مودەتێکی کەما بتوانێت ئەم قوربانیانە بدۆزینەوە و هیچ لەو قوربانیانە با بڵێم بێچارە نووس نەمێننەوە. تەواوی هێزە مرۆیەکانی خۆمان تیمەکانی مەلەوانی ژێر ئاو ئەوەی کە چی تەکنیکێک لە لای ئێمەوە بێ بەکاری دێنین. ئیسماعیل قادر کە لەم ڕووداوەدا برازاکانی بوونە تا قوربانی بە چاوی فرمێسک و بەدەستی نزاوە لەخوا دەپاڕێتەوە بۆ ئەوەی تەرمەکان بدۆزنەوە. لێرە ساتەکان بۆ خێزانی قوربانیەکان وەک ساڵ تێدەپەڕن، هەمووان لێرە وەستاون و چاویان لە دەمی ئاوەکەیە تا بزانن کەی ڕووباری گەلی عەلیبەگ کۆتایی بەم چاوەڕوانیە تاڵە دەهێنێت. داواش دەکەن ڕێگاکە فراوان بکرێت و بربەستی بۆ دابنرێت بۆ ئەوەی لە کاتی بوونی ڕوودا و ئۆتۆمبیل بۆ نێو ڕووبار هەڵ نەدێرێن. لە گەڕانەوەی دەوری سعات دەی دەقەکەم سارێکم شەو هابووە گەڕابوونەوە لە کانیمارانێ وە پێش سارە شکەتیتەوە سیارەکەش بەرامبەر هاتووە وەی زانیە شۆڵ دەرە ڕاست تێکەتیە کە تێکەتیە بەخۆی سایقە شوفێرەکە دەرچووە ئافرەتەکەش پوریتی پوری شوفێریە منداڵەکان دوویان برازای منن ئافرەتەکە براژ نیتم کچەکەی کە 16 ساڵانە ئەویش چیژی برایتی. مناڵەکان تەمەنیان لە دەوری چەندە چەند کوڕ و چەند؟ دوو کوڕن هەردوو برانە یەکیان تەمەنی تەقریبەن 3 ساڵە شتەکەمە یەکیان 7 ساڵە کچەکە 16 ساڵە. زعزن لێ ئەوەندە زادەیش چا بکرێەوە بێ ئەو خەڵکەچیدی کە تووشی کارە سات نەبی. ڕاستە قەزا و قەدەرە ئینسان هەر کەسێک باوەڕی بە قەزا و قەدەری نەبی هەر ئیماندار نییە. بەس بربەستێک ئەگەر هەبات احتیمالی هەبوو نەزبان ئەوروبا. لە ماوەی 4 مانگی ڕابردوو ئەمە 26 ڕووداوی هاتوچۆیە لە گەلی عەلیبەگ ڕوودەدات کە بەهۆیەوە 7 کەس گیانیان لەدەستداوە و 51 کەسی دیکەش بریندار بوونە. ئەم ڕووداوە دڵتەزێنە جارێکتر زەنجی مەترسی بەڕووی بەرپرسانی ئیداری سۆران لێدایەوە کە پێویستە خەمێک لەم ڕێگایە بخۆن ڕێگاکە هەم بربەستی هەبێت وە فراوان بکرێت بۆ ئەوی لە کاتی بوونی ڕووداوی هاتوچۆ ئۆتۆمبیلەکان نەسنە نێو ڕووبار وە قوربانی لێ نەکەوێتەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام گەلی عەلیبەگ.